سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەمجارم لە ناو پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بێ بۆ کتێب لە بەرنامەی ئەمجارشماندا هاوشێوەی ڕابردوو تەوەرێک لە تەوەرەکان دیاری دەکەین کە پەیوەستە بە یەکێک لە چین و توێژەکانی کۆمەڵگا ئەمجارش باسی گەنجان دەکەین لەم بەرنامەدا دەپرسین ئایا ئایندەی گەنجان لە هەرێمی کوردستان بەرەو کوێ لە سایەی دەسەڵاتی پارتی وەکێتیدا و ئەو بەڵێنانی کە لە ڕابردووە داویانە باسی هەلی کاریان کردووە خزمەتگوزاریان کردووە دەیان بەڵێنی دیکەیان داوە تا چەند جێبەجێیان کردووە و پێویستەکە گەنج چۆن بڕیار بدات لە هەمان کاتیشدا بۆ ئەم بابەتە چەند توێژێک وەردەگرین باوک وەردەگرین وەکو ئەوەی کە لە ڕابردوودا ئەو گەنج بۆ تەمەنی گەنجی تێپەڕاندۆ دۆخی چۆن بووە هەمیش ئێستا کۆمەڵێک مناڵی هەیە کە گەنجن چۆن لە ئایندەی ئەوان دەڕوانێ وەچ بارگرانێ بۆ ئەو دروست بۆ وەکو باوک کە پێویستەکە ئایندەی ئەم گەنجانە ئەو منداڵانی کە هەیەی بیگەێنێتە کەناری ئارامی لە هەمان کاتیشدا مامۆستایانی ئاینی وەردەگرین کە توێژێکی دیکەی سەرەکی کۆمەڵگەن کە ئەتوانین بڵێ یەکێکن لەو توێژانەی کە زۆرترین خزمەتیان بە چین و توێژەکانی دیکە کردووە ئەمانەوێ ئەوانیش باسی گەنجمان بۆ بکەن پێویستی گەنج پێویستی ژنهێنان پێویستی ئەوەی کە گەنجان دوور نەکەونەوە لە پرۆسی هاوسەرگیریوە لە هەمان کاتیشدا ڕێگری بکرێت لە زیاتر بوونی ژمارەکانی جیابوونەوە و ئامارەکانی جیابوونەوە لە هەمان کاتیشدا بەشێک لە بەرپرسان و پەرلەمانتارانی پێشوشوە دەگرین کە باسی گەنجکەن بزانین لە ماوەی ڕابردوودا ئەوان چۆن خزمەتی گەنجیان کردو چیان کردو بۆ گەنجان و پێویستەکە چۆن بڕیار بدرێ و بە دڵنیاییشەوە لایەنی سەرەکیش لە بەرنامەکەماندا گەنج دەبن گەنجان قسەمان بۆ دەکەن لەسەر تێڕوانینی خۆیان بۆ ئایندەیان کە پێیان وایە ئایندەیان بەرەو کوێ ڕوا و پێویستەکە چۆن بڕیار بن و بڕیارێک بن ئایندەیان گەشتر بێ لە ئێستا. ئەمە ئەمڕۆ لە بەرنامەی مایکی پەیام زیاتر گەنجان بەسەرەکەینەوە دەمانەوێت لیان بپرسین کە ئایا تا چەند ئومێدتان بە ئایندەی گەنجان لەم هەرێمەدا هەیە لە سایەی دوو پارتی دەسەڵاتدار. لە ڕاستیدا دۆخی گەنج لە دوای دەستپێکردنی حکومڕانی یەکێتی و پارتی یاخود ئەم پارتە دەسەڵاتدارانە لە دۆخێکی خراپە بۆ بە قەنەعاتی من چکۆ لە سەردا شەڕی براکوژی دەستی پێ کرد کە لە سەردەمەدا زۆربەی قوربانەکان گەنج بوون لە دوای ئەمەش گەنج ڕووی لەوە بوو کە ئازادێکی زیاتر لە دوای پرۆسی ئازادی عێراق بەدە کە ئەمریکا هاتە عێراقەوە بەدەست بێنێت بەڵام بەداخەوە دووبارە گەنج سەرڕای ئەوەی ڕووی کردە بواری خوێندن و خوێنەواری بوارەکانی تر بۆ ئەوەی ئایندێکی گەشتی هەبێت حیزب هەردووبارە ڕێگر بوو لەمەش ئێستا هەزاران دەرچوومانەیە بێکار بێ ئیش ئەسوڕێنەوە ڕێگە یاخود ڕێگای هەندرانە گرنە بەر یاخود کۆچ ئەکەن بە وڵاتانی ناوچەکەش بگرە ئەنوە ئازار و کێشە و مشکیلیان هەیە لە دووچاری تاوانە بنەوە زیندانەکانمان حکوم دراوی گەنجی زۆرتیایە هەڵۆ هەڵدێ زۆر بووە مادەی هۆشبەر زۆر بوو هەموومانە پەیوەندی بەوەیە کە گەنجەکانمان بێکارن و هەلی کاریان بۆ نەڕەخساوەک پێویست. ئەگە تێبینی بکەین لە ماوەی ڕابردوودا لە بانگەشەکانە بەڵێنی ئارامیان داوە شەفافێتیان داوە مەسەلەن خزمەتگوزاریان یاوە کارەباکەیان یاوە کارەباکەیان بە شێوەیەک بە 4 ساعتی خەڵک لە خۆزگەر ئەوەی ڕابردوو وایە بەگشتی ئەم هەنگاوانەی حکوومەت تا چەند جەناب وای لێکردووی ڕووی لە بێهیوایی بکەیت و پێت وا بێ بەلانەچوونی ئەمان ئەم دۆخەر بەردەوام پێم وتیت دۆخێکی بێهیوایی زۆر قۆڵ هەیە لە ناو گەنجان و لە ناو سەرجەم چین و توێژەکانیشە تەنان بڕواایەکی وا بە هەڵبژاردنیش نەماوە سەبارەت بۆ بەڵێنانەی باسێکی بۆ ئێستا ئێمە زاکری ئینسانی کو تا ڕادێک لاوازەوە کەمە خوێنێتەوە ئەژینا ئەوەی کە بەڵێنانی ئەوانیان ئەوەی بڕۆ سەیری ڕۆژنامەکانیان کە میدیا حیزبەکانیان کە لە پێش لە سەردەمی بەعسەوە ئەوان ئەو بەڵێنانیان داوە کەیتشیان جێبەجێ نەکردو لەبەرەوە بڕوام نیوان ئیش لەسەر بەڵێنانەکەم بەڵامی تر چییە زاکری ئینسانی ئێمە لاوازە 4 ساڵ جاری هەوڵە دەنم حیزبانە بە دیاریکراوی ئەو دوو حیزبە هەندێک بەڵێنیان پێدەن و هەندێک پارە بەخشینەوە کرێ بەسەر هەندێک کەساو بۆی دەنگیامەنێ حقەتەن گەنج لەم وڵاتە لە هەموو چینێکی بەڕاستی بێبەشتە لە مافە سەرەتاییەکانی ژیانی بەتەکی دەساکەمە لە ناو خەڵکدا پرسیار دەکەین لە گەنج و ئەوانە بۆ هاوسەرگیری ناکەن حتمما هاوسەرگیری پێویست کۆمەڵک پێداویستی هەیە تۆ پارەی دەوێ خانووی دەوێ سارەی دەوێ وەکو جاران نەماوە خەڵک بەکەم قەناعەتکە حکومەت هیچ پلانی نییە ڕاستی حکومەت هیچ پلانێکی نییە بۆی کە گەنج بتوانێت لەم وڵاتەدا کارێکی هەبێ ئیشێکی هەبێ بۆتۆن ئایندە و داهاتووی خۆی بنیاد بنێ هاوسەرگیری بکە ژیانێکی سەرەتایی پێکوەنێ لە ناساریدا کە حکومەتیش پلانی نییە
پرۆسی هاوسەرگیری زۆر لە پاشەکشەدایە بەڵام لە بەرامبەریدا بەداخەوە ڕێژەی تەلاق و لێکجیابوونەوە زیاتر بووە بۆ چونکە هاوسەرەکان ناتوانن ژیان بەڕێکەن لەم دۆخی ئێسادا کە دۆخێکی چەق بەسوویە دۆخێکە کەسابەت و ژیانی وەساوە نەگەر موچۆ مەعاش لە جێگای خۆیدا نادرێ خەڵک تاعین نابێ گەنج تاعین نابێت خوێنیش تاوا دەکات تاعین نابێ بۆی حکوومەت پلانی نییە بتوانێت کۆمەلگایەک بکاتەوە بتوانێت مەشروعات بکاتەوە ئەم گەنجانە لێوەدا ئیشی تێدا بکەن دەستکەوتێکی مادی بەدەست بێن بتوان ژیان هاوسەرگیری پێک بێنن بۆیە بەداخەوە ئەنی گەنجان لە ئەنجامدا ڕوو دەکەنە دەرەوەی وڵات فەرموو پێشەنگای ئێستا ببینە ئەم ساڵ چەند چۆل و ئەوەیە بۆ چونکە خەڵک پارەی پێی کتێبیش بکڕێ گەنج ئەنی بە تایبەت مەسەن بۆیە گەنجان زیاتر ڕوو لە دەرەوە دەکەن بۆی بتوان هەم ژیانێکی شایستەتر و هەم ژیانی عائیلەکەی خۆشیان تۆزێک ڕاستکەنەوە باسی بابەتێکی کرد سەرنجی ڕاکێشان مەسەلەی جیابوونەوە ئەم مەسەلەی جیابوونەوە بە تەکید پەیوەندی بە دواکەوتنی موچەوە هەیە بە قەیدانی داراییەوە هەیە ئێستا لە کاتێکا حکوومەت کاتی خۆی بانگەشەوەی کرد کە ئێمە شەفافیەتە ئێمە دۆخی خەڵک باشەکەین کارەباکە باشەکەین کردیان بە 4 ساعتی بەڵام نرخەکەی گران بۆ خەڵک بەقەدەم وەیدەکەی جاران شتەڵەکە قسەکەم لەوەیە ئەو بەڵێنانی حکوومەتیش هەروانە بوو کەواتە ئەم دەسەڵاتدارانە ئەگەر ئەوە بەردەوام بن ئایندەی گەنجانمان بەرەو کوێڕە ئەوە دەبینی ئەوەی کە ئێستا ئەو یەکەم هاوسەرگیری کە پرۆسەیەکی پیرۆزە بۆی هەم گەنجەکان خۆیان لە خراپۆ تاوان بپارێزن و هەم ئایندە و داهاتوی وڵاتی لەسەر دەستی گەنج بەڕەوە خۆیمەش گەنج بوون کاتی خۆی ئێ وڵاتە کە گەنجی تیانەمە ئەسا لە منتیقی ئێمە لە ڕاپەڕین پێی دەگوتێ مەملەکەتی پیرەکان چونکە بەس پیرماوە گەنجەم ڕکردە دەرەوەی وڵات ینی ئەوزار ڕێژەی جیابوونەوەی هاوسەران کە باسم کرد لە ئەنجامی نەبوونی ئیشا حکوومەت پلانی نییە موچۆ مەعاد لە کات خۆیدا نادێت تاعینات نییە بۆیە حکوومەت ئەگەر بیل لە داهاتوی ئەو گەنج و لاوانەی وڵاتە نکاتەوە بەڕاستی عاقیبەتەکەی باش نابێ چونکە زۆربەی زۆری گەنج و لاوەکان دەڕۆنە دەرەوە لە دەرەوە ئەو تاقە و توانایی کە هەیەە لە دەرەوەی وڵات خەڵکی استیفادەی دەکەن ئێمە بۆ خۆمان استیفادە لە تاقە و توانای گەنجەکانیشمان ناکەین ئێمە چۆن وا دەبێ ئمە بەڕای حکوومەت بەرنامە و پلانێکی تۆکمەی هەبێ بۆی ئەم ئایندە ئەو وڵاتە بەرەو پێش بچێ وڵات خۆش بێ خەڵک هاوسەرگیری ئەنجام بدا خەڵک ئومێدی بە وڵاتەکەی هەبێ بڕۆ ئینتیمای نەتەوەی نیشتیمانی لای گەنج باسیکە بڵێ خاک و وڵات و پێشمەرگاتی و قەدیم ئەنی خەڵک باوەڕی بۆی نەماوە خەڵک پێویستی بۆی ژیانێکی خۆش و شایستە بۆ خۆی و بۆ خێزانی بۆ منداڵەکانی دابین بکە کەواتە بەرپرسیارەتی و ئەمەڵبژاردنە بڕیار بین و بچینە سەر سندوقەکانی دەنگدان چونکە ئێمە بەرپرسیاری لەودەن بە تەکید یعنی دەبێت گەنج بتوانێت ئەم حکومڕانیە ڕاز بکرێتەوە ئەنی خەڵکێک بێتە پێشکە خەڵکێکی باش خەڵکێکی دڵسۆز بە خەڵکێکی نەتەوەیی خەڵکێکی دینی خەڵکێکی ئایندە باش دەستپاک داهان پاک ینی دەبێت گەنجبی لەوە کاتەوە کە ئەم حکومڕانی ڕاز بکرێتەوە ئەنی ناکرێت ئاوا چونکە ئایندەی وڵات بەرەو ئەم قەوارە و وەزعیە ساشمان بەڕاستی بەرەو پوکانەوە دەڕوە بۆ خۆمە خاک وڵات و نەتەوەکەی خۆمانە ینی خۆشمان دەوێت خاک وڵاتی خۆمان خۆشمان دەوێت پێشمان خۆی هیچ کەسێک هیچ دەستێکی دەرەکی بێژیان لە ئێمە تێکدا بەڵام ئەوە وەساوەتەوە سەر خۆمان بتوانین لە هەڵبژاردنەکاندا گۆڕانکاری بکرێت گۆڕانکاریکی جەزری و ڕیشەی بتوانین حکومڕانیەکی ڕەشید و شەریفانە لە نێو میلەتەکەماندا بۆی هەمووشمان بەیەکەوە هەمووشمان بەیەکەوە جوانین ئەم خاک وڵاتی تەنای کەسێک و حیزبێک و لایەنێکیش نییە هەمومان لە وڵاتەدا لەدایک بوون هەموو لە وڵاتەدا دەژین و هەمووشمان لەسەر ئەو خاک وڵاتە دەمرین بۆیە پێویستە هەمومان حکومڕانیەکی باش و تەندروست و چاک بنیاد بنێ بۆ ئایندە و داهات خۆمان و نەتەوەکەمان و ڕۆڵەکانمان تەوەری ئەمڕۆمان باسی گەنجە جەنابیش و گەنجی پێمان خۆشە باس لەوەکەی لە ئایندەی گەنجان لە هەرێمی کوردستان پێتان وایە چی پێویستە بۆەوەی ئایندەیەکی گەشت بۆ گەنجان بێتەکایەوە بەتایبەتی کە ئێوە چیژی لە خوێنەوارەکان فکرتان فراوانترە بۆ ئایندە و ڕوئایە جوانترتان بەخێر بێن سەرچاو مەڕاستی گەنج لە وڵاتی ئێمەدا مەبۆچوونی من فرامۆش کراوە بەڵام ئایندەی گەنج مەبۆچوونی من و بۆچوونی ئیسلام لە خوێندنەوە و زانست و زانیاریدایە ئەگەر ئینسان بەرەو زانست و زانیاری بڕوە مرۆڤی موسڵمان بەرەو عیلم بڕوە بە ئیزنی خوا ئایندەی گەشەوێ بەڵام ئەگەر دوور بکەوێتەوە و عیلمی نەوێ زانستی نەوێ ئایندەی بەرەو ئایندێکی باش ناڕات ئەبینین ئێستا کاتی بانگەشەیە گەنجێکی زۆر هانە دێ بۆ ئەوەی دەنگ باتەوە بە پارتە دەسەڵاتدارانە من ڕاو ناکێشم بۆ ئەوەی بڵێم خەڵک دەنگ بابەکێ بەڵام بەڕاستی ئەبێ هۆشیاریش بین 32 ساڵە چیمان چنیوەتەوە
ئایا شایانی ئەوە دووبارە ئەمانە متمانیان پێ بدرێتەوە؟ بە بۆچوونی من بەڕاستی گەنج و خەڵکی تریش هەمووی بەڕاستی ئایندەی دیار نییە بە هۆی دەسەڵاتی خراپی ئەمانەوە ڕاست بە بۆچوونیم بۆیە جێی خۆیت یەبێ بزانێ گەنج بە تایبەتی دەنگ بەکشێدا ئەوەکی هەڵەبژێرێ و کەسێک کە خزمەتی دین و ژینی بکە ئەبێ هەڵبژێرێ ئەگەر خزمەتی دین و ژینی نەکرد بەڕاستی بێ فەرامۆشی کە ئێستا دەبینین حکوومەت لە ماوەی ڕابردوویان دڵتاوی بانگەشەکان ئاڵێکی شەفافیت ئەڵێ هەلی کار ئەڵێ ئیتر لەمەولا تەواو کارەباکە بچوارکاتژمێ بەس باسیەوە ناکا کە پارەکەی سێ قاتی جاران و 4 قات و 6 قاتی جارانە لەو لاوە باسیەوە گاڵێ ئیتر لەمەولا خۆشگوزەرانی یەنین بۆ خەڵک بەڕاستی پێویستەکە ئێمە متمانە بەم بەڵێرانە دووبارە بکەینەوە بە بۆچوونی من نەخێر چکە بەڕاستی ئینسان کوردەواری ئەڵێ کەسێک لە کونێک و دوو جار مار نایگەزێ لەبەرەوە ئەبێ ئینسان ئێمە چەند جارێک گەزراوین بێم جارە عاقڵ بین و کاتێک بزانین بەرامبەرەکەمان وەکو پێویستنی لەگەڵماندا ئێمەش لەگەڵی نەبین وە بە بۆچوونی من ناکرێ بەڕاستی جارێکی تر بگەزرینەوە واللهی ئایندەی گەنجان لە هەرێمی کوردستان نادیارە بەڕاستی زۆر خراپە یعنی وەک چۆن ڕێخەمخۆرێکیان نییە ئەمە ئیشی بە پلەی یەکەم خێزانەکانە و دووەم دەسەڵات و هەردووکیان لەم حاڵەتە ئیمانم بەرامبەر ئایندەی گەنجان بەداخۆ خۆتانزان لە سەروبەندی مانگەشە هەڵبژاردنین و هەڵبژاردنمان لە پێشەوە ئەوە گەنج پێویستەکە بە پرسیارانە مامەڵە بکات دەنگ با بەلایەنێک کە ئەو سود و ساڵی کە ئەو ئەساتی بەسەرای ناوە دووبارە نەبێت ینی پێویستەوان یەک گەنج بزانێت دەنگ بەکیێدا و چۆن مامەڵە وڵی زۆر پێویستە بەڵام بەداخۆ کەسێکی وانە کە گەنج بیرکاتە و ینی هیوایەکی پێی بێ ناقیشیان کاکە لەوەتی هەن ئێستا بۆ منە گەنج چێە بۆ منە ئەوەی با 2000 حساب بکەین بۆ منیان نەوحوتوانە نەوحوتوانە بۆ سەرەوە لەوەتی فامیان کردوتە و هەز بە چواردە ژیانەکەن کۆمەڵی دەمو چاوە بینن کۆمەڵ شتە بینن ینی هیچی وایەکیان نیە بەڕاستی ینی کەسێکی وانە باشە جەناب وەکو گەنجێک جەنابیش لە ڕیزی گەنجەکانە حسابەکەی یاخوا سەلامەت بی دەبینی حکوومەت بەردەوام لە ماوەی ڕابردوودا بەڵێنی شەفافیەت و هەلی کار و ئازادی و کارەبا و ئەمە ئەوەی داوە باشە کەچی سێرەکەی لە سڵانەوەی جێبەجێ نەکردووە باشە ئەمانەجی ئومێرن قوربانجان نەک ئەمانە هیچ ئومێدێنی لەم کوردستانە بۆچی ئەوەندە ڕەشبینی هیچ ئومێدێنی لەم کوردستان لە بەرەوەی جارێ دووجار سێجارانی خەڵک بەڕاستی بێزار بوو خەڵک دەرونی هیلاکە هیچ ئەمە لێنی ینی ئەمانش نەبن نە حکوومەت ئەوەی کە لەسەر دەسەڵاتە ئەوەی کە سەر دەسەڵاتان نیە هیچیان جێ ئومێنی بەڕێی من ناوەڵە چی بکرێتەوەتە بێ چی بکرێت وڵی هیچ ناکرێت بۆ خۆمان دانیشین دەستە دوعا بکەین دوعای خێرکەین و خوا ڕەحم بۆ میلەتە بکاوی نا هیچ ئومێدێنی ناوەڵە هیچ شتێ دەوری نییە هیچ شتێ دەوری نییە پێت وایە ئایندەی گەنجان لە هەرێمی کوردستان بەرەوکوێ زۆر بەداخەوە ئایندەی هەرێمی کوردستان ئایندەی گەنجان لە هەرێمی کوردستان لە سایه ئەم دەسەڵاتە باش ناوێنە نەک هەر گەنجان ئایندەی مرۆڤ لە سایه ئەم دەسەڵاتە بە باش نابێنە چونکە دەسەڵاتێکە بەداخەوە تا ئەندازەیەکی زۆر پەروەردە لە پەروەردەی پەراوێز خستووە و نەکەر پەراوێزی خستووە بەڵکو پەروەردەشی شێواندووە دەسەڵاتێکە مەساحەیەکی گەورەی بۆ گەنج دروست کردووە کە تایە بێکار بێ لە تەنیشتی ئەوە دەرفەت ڕەخساوە بۆ ئەوەی ئەنواعی بە باڵین زەمینەی ئەوەی ڕەخساندووە تا ئەندازەیەکی زۆر بەداخەوە بینین بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە کرێ ئەبینین خەڵک سەرقاڵەکرێ بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەبینین خەڵکوا لێکراوە لە کتێب دوورکەوێتەوە ئەبینین کە مرۆڤێکیش بێکار بوو و پەروەردەی نەبوو و لەولاوە مادەی هۆشبەری وەدانرا بوو لەولاوە دەرگای بۆ کرابووە کە وڵات بەجێ بێڵێ ئەوە چارەنووسێکی تاڵە بێ چارەنووسێکی خراپە بێ لەمەوەی ڕابردوودا جنابتان وەکو دەنگێکی ناڕازی لە پەرلەمانە هەبوون بەردەوام حکوومەتیش وتوێتی شەفافیت وتوێتی هەلی کار وتوێتی ئارامی وتوێتی مەسە خزمەت گوزاری دەیان بەڵێنی دا و بەردەوامیش ئەم بەڵێنانەی جێبەجێ نەکردووە جەنابەت پێت وایە پێویستەکە گەنجانیش هۆشیار بن لە چوونە سەر سندوقەکانی دەنگدان و بزانن چۆن مامەڵە ئاکرێت من پێم وایە بەداخەوە هەڵبژاردننیش دیسانەوە نابوت کرا بۆچی کاکە خۆی هەڵبژاردن ڕێگایەکە بۆ گۆڕانکاری بەڵام لەکوێ لە وڵاتێکا کە کۆمسیۆن سەربەخۆ بێ لە وڵاتێکا کە چەک و پارە سەربەخۆ بێ کە دیموکراسی بۆ هەمووان بێ لێرە دیموکراسی و دەنگدان بۆ دەسەڵاتدارانە
لێرە ئەو قسەیە زۆر ڕاستە گرنگ نییە کێ دەنگەدا گرنگەوەی کێ دەنگەکە ژمێرێ لێرە وڵاتانی زلهێز ڕۆڵی سەرەکیە گەڕن وڵاتانی ئەقلیمی ڕۆڵی سەرەکیە گەڕن لە بڕیاردانە حیزبە گەورەکان سەرکردەی حیزبە گەورەکان ڕۆڵی سەرەکیە گەڕن لە بڕیار و گۆڕانکاریە دو هەمین کەسێک کە ڕۆڵی لە گۆڕانکاریە هەیە کە ڕۆڵیش نییە دەنگ دەرە هێزی پێشمەرگەت لایەندارە هێزی پۆلیست چەکدارت پارەت میدیات ئیتر هەموو ڕێگەکارەکەی ئەوەشە ببوورە ئەوەیە کە حکوومەتەوە بێ منەتە لە هەموو شتە بێ منەتە بێگومانیانی تۆ کابرا سندوقەکان لە بەردەستی خۆیەتی کۆمیسیۆنەکە لە بەردەستی خۆیەتی تۆ دەنگ بە هەر کەسێکە دەی کەیفی خۆتە بەڵام ئەو دەنگە بۆ بەرژەوەندی خۆی ئەژمێرێ و تا ئێستا وایە بەداخەوە ینی من نازانم هیوادارم 4 ساڵی داهاتووە نەبێ وەکو گەنجێک پێم خۆشە باسێکم لەوە بۆ بکەیت کە تا چەند ئومێدە بە ئایندەی گەنجەی لە هەرێمی کوردستان و لە سایی ئەم دوو دەسەڵات وڵا گەنج لە سایی ئەو دوو دەسەڵاتە بەڕاستی ئاسوێکی زۆر خراپیە داهاتێکی زۆر خراپیە لەبەرەوەی هەر شتێک ئەگەر باش بێ گەنج دەستی بۆ بە ئەوان بربەستیان داناوە بەڵام شتێک خراپ بێ ئاسانیان کردووە مەسەرەن هەر لە شوێنە خراپەکان کە تێکدانی بیری گەنجە هەمویان ئاسان کردووە پشتگیری دەکردن بەڵام ئەو شوێنانی کە باش مەسەرەن وەکو پێشانگا وەکو کتێب یان وەکو بابەتی ڕۆشنبیری ئەوان هەمووی بربەستی لێ پێشە تاوەکو کۆمەڵ سیمینارێکی باش دەکرێت 1000 بربەست و 1000 ئیزن و ئەوەی دێتە پێش بۆیە ئاسوێکی خراپیە و هیوادارین گەنجەکانمان خۆیان بیرەوە نەکەنەوە دەسەڵاتی جەم بکەن بیرەوە بکەنەوە خۆیان هەوڵی خۆیان بدەن بیرەوە بکەنەوە خۆیان پەرە بە خۆیان بدەن لەلایەن خوێندنەوە بێ لەلایەن ڕۆشنبیرکردنی خۆیان بێ خودی خۆیان خەمخۆری خۆیان بن چونکە بەڕاستی دەسەڵات خەمخۆری گەنج نییە سانی ئێستای هەرێم بەردەوام باسیەوەکەن هەلی کارە ڕەخسێنی باسیەوەکەن ئارامی باسیەوەکەن خزمەت گوزاریەکەن دەیان بڵێن ڕیزەکەن ئەبێ باوەڕیان پێ بکەین وڵا ئەو هەلی کارەی ئەوان باسیەکەن بریتە لەوەی کە لە ماڵ و پاڵ دێەوە کابرا کوردەواری گوتنی بتە سایق بالیف ئەگەنا بەڕاستی تەلی کارێک نییە ئەتۆ کاتێک دەتوێت ئیشە بکەیت دەبی مەجبوری وی کە تەسکیە حیزبیتە هەر ئیشێک مەسەلەن ئیشەکانی کە غیری حکومین کۆمپانیاکان مەسەلەن کە دەچێت هەنی تۆ کۆمپانیا حکومینی ئەهلیە چ پێویستی بە تەسکی حیزبی و تەسکی حکومی وێ کە دەچی یەکەم شت دەبی پێویست بە تەسکی حیزبیە جا پێویست بۆ نیە شارەزایی تێیاننا پێویست بەوەیە کە تەسکی حیزبیتەبی نەخێری چەلی کارێک نییە ئەوەی هەشە مەسەلەن مانگانەیەکی زۆر کەمە کە گەنج بە ڕەزیلی پێدەژی زەلیلکردنی گەنجە ئەوەی هەیە ئەگەر ناشتێکی وامانێ ڕاستی بەدە ئەخۆ جەناب پێم خۆشە هەمووەکو باوکێک و لە هەمان کاتیشتا وەکو کەسێکە لە ڕابردوودا تەمەنێکی گەنجەری وتە بەڕاندووە باسێکمان لەوە بۆکەی ئایندەی گەنجان و ڕۆڵەکەی خۆت کە گەنجە چۆنە بینی بۆ ئایندە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين بالنسبة باولين أسرة وباوكو كر يا هر برپرسیارەتی باوک بەرامبەر بە ئەولادەکانی من پێم وایە من هەم ئێستا باوکم هەم ڕۆژێکیش بووە مناڵی باوکێک بووم هەستەکەمە و ئەحباب و خۆشەویستی کە لە بینی باوک و کوڕا هەبوو لە بینی باوک و مناڵەکانیان هەبوو بە حکمی ڕۆژگار کە قورسایەکی زۆر لەسەر باوکە تقریبی کاڵ بووەتەوە یەکێک لەو شتانە بێ ئومیدی ئینسانە بەرامبەر بە نەتیجە و دوا ڕۆژی مناڵەکانی کاتێک قوتابیەکە بینی من بۆ خۆم لە تەلەڤیزیۆن کەی بینم گەنجە یەکەمی قوتابخانە بووە کە خۆم دیراسم تەواو کردووە هیچ ئەمەلێکی نەماوە ڕەفیقەکانی یەکەمەیەن و دوایە بن بە پیشەیەک ئەگەنە دەست و دوا ئەکەون لە کاری خۆیان من بۆ خۆم نامرتاحە بم چونکە هەستەکەم ئەمەل بۆ گەنجەکانمان نەماوە ئەمەلی ژیانیان بۆ نەماوە ئەو مەبنایی کە حکومت لەسەر پشتێتی بۆ ئەوەی کۆمەلگار ڕاگەری ئەو وازی لەوە هێناوە کە بوونی سوکنا و بوونی خۆشەویستیە و بوونی ئوسرێ و کاتێکە زیاتر لەم مۆزوعە ڕۆئەچی بێ ئومیدیەک لە باوکو بۆ مناڵەکانی ڕوا لەوەی کە ڕێژەیەکی زۆر لە تەلاق ئەمڕۆ بەنسبەت کە باوکێک کە کچی هەبێ کە من بۆ خۆم ئەلحەمدولیلا سێسوا کچی جوانم هەیە بەڵام کاتێک کە سەیرەکەی بێئەمەلە بی من بۆ خۆم تحقیقێکم کرد بە وردی لەسەر محکەمەکان لە مسافەی 3 ساڵە 52,000 تەلاق بووە لە محافزەی سلێمانیە یعنی ئەمە زۆرە ینی 52,000 ئافرەت بە بێوەژنی کوێتە بازاڕەوە تێگەی ئەگەر نیسبەتێکیشی
قدرەتی ئیلاهی لەگەڵا بێ یا بڵێن تەوەجوهاتی دینی هەبێ بەرەو خراپە نەچێ دوای ئێمە کۆمەلگایەکی فاسدمان بۆ دروستە بێ هەر خۆی نەبوونی زەواج لە کتوبەکانی شروعی ئەحادیثا فەرمێ ئیلا ئەن تەکون فتنة وفساد في الأرض هەر نەبوونی زەواج خۆی بۆ خۆی فەسادە لەسەر زەوی جاوەرە تۆ زەواج کەیت و مەبنای سوکنا و هەڵوەشێت و ژیان نەمێنێ و سوکنا نەمێنێ و ئیرادە نەمێنێ تۆ بۆ خۆی ناڕەحەتەبی بۆیە ئەمڕۆ بەرپرسیاتێکی زۆر گەورە لەسەر دایک و باوکە بۆ پەروەردەکردنی مناڵەکانیان جاران لە لادیەکانە خەڵک کوڕێەوەی بەشکم ببێ بە شوان یا هیچ نەبێت دەستەبارێکم بۆ ژیان بۆ بکە ئەمڕۆ بەعەکسۆ باوک چۆتە ژێباری مناڵەکەیشی ینی باوکێک باو بێبێن وچەیە من بۆ خۆمیسە کوڕم هەیە تێگەی ئەوەندەی کە خەمی کوڕەکەمە کەژنم بۆ ناوانەیە خەمی خۆم و خێزانم نییە بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو حیایە کە چەند ساڵە کۆم کرۆتەوە نەوەکو بڕوا الحەمدلله جا من کە باسی عامەکەم نەک باسی شخصی خۆمەکەم تێگەی بۆی ئەم کوڕە نەفەوتێ بۆی ئەم کوڕە من چوومەتە سەر بەڕێی ماڵێک کچەکە نەڕوات تێگەی بووکەکەم سەری لێ نەشێوێ هەموو ئەم ئایلانێک کە ئێستا لە کوردستانی ئێمان هەمووی تووشی ئەم گیرە و گرفتە بووە باوک پەستانێکی زۆر قورسی لەسرە بێموچەیە لە مۆڵاتە من پێم وایە بەرپرسانی کورد تێگەی ئایا هیچ جەهالەتیان بێ نەخێنەواریەتیان بێ یا هەر دەستێکەوە ئاکا لەم کۆمەلگایە کە کۆمەلگا هەڵوەشێنێتەوە من بۆ خۆم قوتابی بووم باوکم سەری ساڵی و بەدایکمی دەرچووە مناڵەکە دەرنەچوە بەزەوە نە بەرپرسیارێت هەیە بوو بەرامم چونکە بۆ ئەو قەڵەم یەزانی چۆن نەکڕێ نە دەفتەری یەزانی چۆن نەکڕێ نە کتێب چۆن حکومەت کتێبیایی تێ حکومەت دەفتەریایی تێ من لە ساڵی هەفتانەوە قوتابی بووم مانگی سیدوو دیناری عێراقی معاشم بۆ هینەوەی کە بڵین لە لادیۆ هاتم بۆ خوێنەواری بەس ئێستا من وەکو باوکێکە دوو مناڵم لە مەکتەبایە سەری ساڵی لێ خەمی کتێبی کڕینێتی خەمی دەفتەر کڕینێتی ئەمجا پرۆسەی کاتێ ئەچیتە ناو ئەم ژیانەی ئەمڕۆ کە تێکەوتووی لە پرۆسەی تەربیەوە بیگرە هەمووی نەخۆشە تێگەی بارستایی قورسایی کتێبەکان بارستاییەوە عیلمە کە تایەتی مناڵێک 8 ساڵ 9 ساڵ 10 ساڵ عمرێتی جانتاکەی بۆ هەڵناگیرێ یعنی کە ئەمە خەلەلێکی زۆر قورسە تۆ پەڕی کتێب چییە ئەو نەقورس بێت و دابینی کە لە کاتێکە 6 مانگ بەدەستی مناڵێکۆیە تۆ توانی کتێبێکی ناسک بێ کتێبێکی هێواش بێ کتێبێکی خەفیف بێ ئەم مناڵە پێشی هەڵگیرێ ئێستا لە ئەوروپا کتێببردن نییە بۆ ماڵەوە هەر لە مەکتەبەکایە لێرە سەیرەکەی مناڵێکە ڕۆژی هەر ڕۆژی بیانوکی بیەگرن لەبەرەوە قورساییەکی زۆر کەوتە سەر دایک و باوک من پێم وایە لە توانای میلەتەکەی شانە لە هەر بارێک و سەیری ژیانەکەی ژیان قورس کراوە لەسەر وسرا مامۆستا لەمەوەی ڕابردوودا مامۆسایەکی ئاینی وەرگرت کە پەیوەندی بە گەنجانەوە هەیە و بەرکەوتنی هەیە پەرلەمانتارێکی پێشوو وەرگەوەکو سیاسی کە ئیش پەیوەندی بە گەنجانەوەی دۆخی گەنجانی باس جەناب بۆ وەکو باوکی پێم خۆشە کە گفتوگۆم لەگەڵا کردووی وەکو باوکی قسەم بۆ بکەی کە لەگەڵ گەنجەکە کە مناڵتەوە پێشیش کە گەنج بوون ئێستا جەنابەت کە باوکی گەنجێکی تو گەنجێکیش کە ئێستا هەر بەرپرسیارەتەکەی لە ژێر دەستی جەنابتایە چۆن بڕیار با بۆ هەڵبژاردن کە متمانە بەلایەنێک دەکا کە 32 ساڵە بۆتە قوربانی قوربان بنسێ خۆی ژیان خۆی چییە ژیان ئەمەیە کە ئەگەر تۆ حکمت کردە دەست کەلیمەی حەکەمە لە لوغەی عەرەبیە معنای منعە یعنی حکومەت ئیشی ئەوەیە کۆمەلگا دوور خاتوە لە شتی خراپە و هەچیش لە جوانەکانیشە بۆی بێنێ ئەمەش بە ئینسانی مسەقەفە کرێ بە ئینسانی نەخوێنەوار حکم ناتوانێ با بەڕێوە کاکە ئەمانە نەخوێنەوارن ئەگەر نەخوێنەواریش نەبن بە زۆر کراون بە نەخوێنەوار وەکو وایە من چاوم هەبێ بڕۆم بەڕێیا چاو بنوخێنم بۆیە ینی ناکرێت پرۆسەی ژیان باشە سەبەب چییە ژیان لە سویدا وا ئەڕوا لە بەریتانیا وا ئەڕوا لە وڵاتانی ئەوروپی وا ئەڕوا ئەسباب چییە ئەم وڵاتانی ئێمە ئەمەی لێ قەوماوە ئەبێ ئێمە بەدوای هۆ چارەسەر ئاگەڕین کۆتا پرسیارم ئەو بانگشی کە ئیکەن بۆ شەفافیەت و بۆ هۆلی کار و بۆ خزمەتگوزاری و بۆ کارەبا هەمووی پەردەیەکە درێ بە چاوی کۆمەلگای ئێمە ژەبەری کۆمەلگایەکی نەخوێنەوارە حەقەتەن کۆمەلگایەک نین یعنی لەسەر ئەساسی تربیەی ئیمانی ئەخلاقی ئینسانی هەرچێک تۆ ئیگری ئێمە لەو بۆرانە زەعیفین بۆیە جاری وایە کە پرۆسی دەنگدانیشە بێت جەنابتە فەرمی ئێمە تەنانەت دەستنیشانی پیاوە چاکەکانیشمان پێ ناکرێ بۆ چونکە یەکێک لەو ئەسبابی ئەمەی کە تۆ ڕەشی لێکراوە بەسبی ئیعلامە من بۆ خودی خۆم زۆر گلەیم لە ئیعلامەیە ئیعلام درۆت بۆ کا بەڕاست ڕەشی بۆ کا بەسپی پیاو خراپ بۆ کا بە پیاو چاک ئەمانە کە تۆ ئیسە ئیبینی لە ژیانە پێم وایە نەیانتوانێت دڵسۆزی بۆ ئەم کۆمەلگایە بکەن ئەوەی بینیتان لە بەرنامەکەدا چین و توێژەکان قسەی جیاوازیان کرد لەسەر ئایندەی گەنج پێیان وابوو پێویستەکە گەنجان خۆشیان دەستیان هەبێت لە گۆڕانکاری بەتایبەتی کە ئێستا کاتی بانگەشی و بەرەو هەڵبژاردن دەڕۆین پێویستەکە ئەوان بە قەڵەمەکانیان دەنگی خۆیان بدەن و گۆڕانکاری دروست بکەن
بۆ ئەوەی دەنگەکانی ئەوان بێتە هەوێنی باشترکردنی ئایندەیان لەبری ئەوەی ڕووبکەنە وڵاتانی دەرەوە لەبری ئەوەی بێهیوایی ڕویان تێبکە نەخێر با هەڵبستن و بە دەنگەکانیان ئەم دۆخی ئێستا ئەم دەسەڵاتدارانەی ئێستا بگۆڕ تا بەرنامە و بەیگەشتنەوەیکی دیکە بۆ خوددایەتان دەست پێرم کەس سپاتەزای ناکات.